بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ کاک مەسعود حەیدەرە پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق و ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق سوپاسی یەکەین بۆ ئەم دەرفەتە مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بوەستین. زۆرترین باس کە کراوە زۆرترین نیگەرانی کە هەیە لە ئێستا ئەوەیە ئایا بەغدا بەردەوامە بێت لە ناردنی ئەو سولفەیە ئەو بڕەپارەیە ئەو هەر شتێکی ناو بنێ کە بۆ هەرێمی کوردستانی ئەنێرێت یاخود نردوویەتی 370 ملیارەکە کەوا لە ناو هاوڵاتیان بەناوبانگە وایە بەردەوامی نردنی ئەمە واکە کە هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان مولزەم و ناچارەکە کە 30 ڕۆژ جارێ موچە بۆ هاوڵاتیان دابین بکەن بۆ موچە خۆران و مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا لە ئێستادا یعنی باس لەواکرێت کە حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستانیش وردە هەنگاوەنین بەرەو بانگەشەی هەڵبژاردن و هەڵبژاردننی عێراق لە ئایاری داهاتوو لە پێشە ئایا تا کاتی هەڵبژاردن مەترسیەوە نییە کام شتە بەردەوام بێت دوای ئەوە چ عەبادی بێت چ سەرۆگۆزیرانێکی تر بێت هەموو کۆی ئەم پرسانە کۆتاییان بێت و هەرێمی کوردستان بچێتەوە سەر هەمان خەم و کێشە و معاناتی جاران و مەبەستمە بزانم کە ئایا پرسیارێکی تر زۆرەکرێت ئەوەیە ئەڵێن بۆ نمونە ئەم 370 ملیارە یەک لەسەر 2007ەیە یعنی ئەو پشکەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە ئایا ئەگەر سولفەکە کۆتایی بێت وەکو ئەوەی سەرۆک کۆماریش بڵین ئیتر نردوێتی بۆ ئەوەی بڵاو بکرێتەوە لە ڕۆژنامەی فەرمی و لە وەقاعی عێراق تر بچێتە بواری جێبەجێکردنەوە ئایا ئەو بڕەپارەی دێت بۆ هەرێمی کوردستان کە هوترێت سەر و 400 ملیارە لە بەرامبەر ئەوەیە هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل لە ڕێگەی عێراقەوە بفرۆشێت گەروابێت ئایا هەرێمی کوردستان دیسانەوە حساباتی سەرۆک حکوومەت و وەزیری دارایی کورد ناهێنێت و مەبەستمان لەسەرەوە قسە بکەین کە کاک مەسعود حەیدەر کۆمەڵێک زانیاری وردی لایە زانیاری نەوتراون لەسەر ژمارەی بندیوارەکانی عێراق واتە بە هەرێمی کوردستان بندیواری نییە عێراقیش بندیواری هەیە و سەیریش نییە چونکە لە سنووری عێراقین و تەنانەت ئاماژە بەوە ئەدرێت کە 10 تریلیۆن دیناری ساڵانە بۆ بندیوارەکان نەچێت لە عێراق من زیاتر ناڵێم بێگومان باسی پرسی بڵین شایستە دارایەکانی جوتیارانەکەین و باسی هەندێک پرسی دیکەشەکەین من زیاتر ناڵێم لە پێشەکەیەکە چونکە کاک مەسعود قسەی زۆرە بێڵێت و منیش پرسیارم زۆرە کاک مەسعود سڵاوتان لێبێت سپاس بۆ ئەم دەرفەتە بابەتێکت بڵاو کردوتەوە بەهەد لە ناونیشانی بابەتەکە بیکەم بە پرسیار و جەنابەت وەڵام بیتەوە چونکە نایخەمە ناوە ڕاست و کۆتایی بەرنامەکە دڵنیام بینەر مەبەستێتی وەڵام بزانێت ئایا بەغدا بەردەوامە بێت لە ناردن و سەرفکردنی ئەو بڕەپارەیە کە وەجبەی یەکەمی هاتەوە 370 ملیار دینارە و هەرێمی کوردستان بە پشتبەستن بەوە ئەڵێت بۆ نمونە موچەکان نەکاتەوە بە 180 لە چارەکێکەوەی کات بە 3 چارەک هەنی 3 بەشی موچەکە ئەدات و یەک بەشی ئەمێنێتەوە لایەن بەڵێ بنای خوای بەخشندنەوە میهرەبان سڵاو بۆ بەڕێزت و بۆ بینەرانی بەڕێز طبعا ئێمە ئەم وەزعیکە لە هەرێمی کوردستانە هەیە هەمومان پێمان ناخۆشە کە ناسەقامگیری لە هەرێمی کوردستانە دروست بێ و بە هەمووشمانەوە پشتیوانی داواکانی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە هەموو چینی توێژەکانی ئەکەین و پشتیوانیشیانین لەبەرەوەی دەستوری عێراق و یاساکانی هەرێم یاساکانی عێراق پاڵپشتی خۆپیشاندانەکە داواکردنی مافەکانیانەکە بە ڕێگایەکی قانونی و مەدەنی و دیموکراتی و پێویستە ڕێز لەو داواکاریانە بگرێن و پشتیوانیشی بکەین بەڵام لە هەمان کاتیشدا گرنگە ئێمە بە تایبەتی لەلایەن حیزبەکانەوە ڕەچای ئەوە بکەن کە ئەم ناوچەیە بەرە گۆڕانکاری گەورە ڕواوە هەرێمی کوردستان وەزعێکی تایبەتمەندی هەیە ئەمە دیفاعکردن نییە لە کەس من خۆم شخصیان زۆر جار کە ئەم قسانەکەم بە سەراحەت لە دڵسۆزی مایە ئەنواع ئاشکال تەشیر و تەخوین و دیعایە لەسەر حزبی تر ساغتەکەنەوە بەداخەوە بەڵام حقیقەتەکەی ئەوەیە من وەکو هەموو خەڵکی ئەم هەرێمە و زەرێکی زۆرمان کردووە بۆ قوربانیەکی زۆر گەورەمانداوە بۆ کورد بۆ خاکی هەرێمی کوردستان ئێستا بەداخەوای لێ هاتووە کە
بابەتە نیشتیمانەکانیش بێ ئەهەمیەت و خەریکە بێ قیمەتەگرێ مع الأسف بەڵام ئەوانەی کە قوربانی زۆریان بووی داوە بێگومان هەر حریصە بنەسەری لەگەڵ ئەوەشدا پێویستە ئێمە چارەسەری وەزعی هەرێمی کوردستان بکەین. هەرێمی کوردستان پێویستی بە ڕیفۆرم هەیە، هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە خۆی ئامادە بکە بۆ ساڵانی داهاتوو، بۆ 5 ساڵی داهاتوو، بۆ 10 ساڵی داهاتوو، چۆن ئیدارەی مەلەفی اقتصادیەدا، چۆن ئیدارەی سراع سیاسیەکانەدا لەناو عێراقا و ڕۆیامان هەبێ بۆ مەودای دوورخایەن و دوور و درێژ و پێگەی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق و ناوچەکەشە چییە بێ و طبعاً لە پێش هەموو شتێکەوە دابینکردنی ژیانێکی شەرەفمەندانە و شایستە بۆ هەموو تاکی کۆماڵ و فەرمانبەرێک، دکتۆرێک، مهندسێک، مامۆستایەک کە ئەچێتە دەوام 8 سەعات دەوامەکە حەقی خۆیەتی مانگانە و لە کاتی خۆیان موچەکەی وەرگێ هەمومان دەعمێ ماکەین. هۆکارەکان چین منەوە گەڕێنمەوە بۆ ینی بۆ کاتێکی تر بەرنامەیەکی تر شوێنێکی تر هۆکار زۆرن و هەمووشی بەرپرسە لێی کەم تا زۆر لەسەر مۆزعی کە تێکەوتوینە ئەمە کەڵەکە بووی بە تایبەتی ئەگەر دوای 2023 حسابی بکەین ئەم 15 ساڵەیە کە دەبوو بە شێوازێکی تر تعامل لەگەڵ زۆر مەلەفا بکەین لەناو هەرێمی کوردستانە. مۆزوعی موچە ئەوەی ڕاستی بێ لە ماوەی 4 مانگی ڕابردووە ئێمە وەکو فراکسیۆنە کوردیەکان حکوومەتی هەرێم ئەحزابی سیاسی هەرێم عێراق سەرۆکوەزیرانی عێراق مجتەمەعی دەولی سەفارات سندوقی دراو بانکی دەولی هەموو ئەمانە پێکەوە بە تەنسیق و یاخود هەندێک جار بە جیاواز هەوڵ دراوە چارەسەری موچەی فەرمانبەرانی هەرێم کرد. لە بیدایەتە تاکید کرایەوە لەسەر تەندروستی پەروەردە سندوق دراوی نێودەوڵەتی زۆر زەختێکی کرد بۆ ئاراستەیە لە بەرەوەی ئەوان بە پێ و بەیاناتانی کە ئێستا من لام هەیە تەندروستی پەروەردە لە عێراقا لە خراپترین ئاستێتی بەراورد بە وڵاتانی ئەم ناوچەیە ئەگەر بەراوردیکەین بە جیهان ئەوە هەر زۆر زۆر خراپە و ئەوانیانوت ئەگەر لە هەرێمی کوردستانە موچەش نەدرێ ئەوە خراپترە بێ و چارەسەرکردنی ممکنە فترەیەکی زۆری بوێ و پارەیەکی زۆری بوێ. لە نەتیجەی مناقەشەکانەوە ئاخر کۆبوونەوە کە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەی سەرۆکاتیەکردمان هەم تاکیدی لەسەرەوە کردەوە بەڵام لەناو ئەو کۆبوونەوەیە ئەوەشی وتوتی من موچەی فەرمانبەرانی هەرێم ئەدەم و زۆر تاکیدی کردەوە لەو جەدوەلەی کە لە موازنەکەی هەیە کە پشکی موچەی فەرمانبەرانی هەرێم 3 تریلیۆن و 400 ملیارە ئەگە دابشکێ لەسەر 12 مانگانە کاتە 291 میلیارد دینار. من شخصی خۆم 3 جار تاکیدم لێ کردەوە وتم تۆ ئەگە سەرفیکەی بەردەوامە بی وتی ئەگەر چاڕوانەکەین بزانین چیەکەین تعامل چۆنە بێ چاڕوانی تەدقیقەکەین ئەگەر یەک جار دەستم کرد بە سەرفکردن بەردەوامە بم لە سەرفکردن. ئەمەوێ لەسەر ئەمە بوەستین لە نووسینەکە ئاماژەت پێداوە ئەگەر عەبادی وتوێتی ئەگەر موچەم سەرف کرد بەردەوامە بم. ئەمە قسەی ئەوە بڵێ نەسی قسەی حەیدەر عەبادی بڵێ کەواتە پێت وایە ئەم بڕەپارەی ئەینێرن مانگانە بەردەوامە بێت؟ ئەگەر التزام بە وعدی خۆی بکە بەڵێ شتی حقیقەتێکی تریشەیە. ئێستا لەسەر ئاسی ئەحزابی سیاسی عێراقیە پاڵپشتی هەیە بۆ ئەو تێڕوانینە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نابێت بەشێک بێ لە کێشەکانی تری نێوان هەرێم و بەغدا. کێشەی نەوتە، کێشەی خاکە، کێشەی سنوورە، کێشەی مەتاراتە نابێ بەشێک بێ. ئەمە حەقێکی مەشروعە و فەسلی یەکەم فەرعی 1 و 2 لە دەستوری عێراقا مادەی 15 مادەکانی 31 32 33 34 هەموو ئەم موادانە تاکید لەوە کاتەوە کە بەرپرسیارەتی دەوڵەتە ژیانێکی شایستە و گوزەرانێکی باش بۆ هاوڵاتیانی عێراق دابین بکە. ئەمە مەسئولیاتی سەرۆکوەزیرانی عێراقە و حقیقەتی شایستە عێراق داهاتی زۆر باشی هەیە و تقریبا مانگانە 6 میلیارد دلار داهاتی بەس نەوتی هەیە وای لێ هاتووە ئێستا احتیاطی بەنکی مرکزی شەش بەرەو زیادبوونە ڕوە و ئەتوانم بڵێم ڕۆڵی کۆمەڵگای نێودەوڵەتی لەم بابەتەیە زۆر زۆر گرنگ بوو وەزەخنەوەی فڕۆکەخانەکان. بەڵێ بەڵێ ینی ئەوە بەڵێ بەڵام لە مەسەلەی موچەیە زەختێکی زۆریان کردووە و ڕۆڵی ئەحزابی سیاسی ڕۆڵی ئەحزابی سیاسیشە بووە و ڕۆڵی فراکسیۆنە کوردیەکانیشە بووە ئەحزابی سیاسی هەرێم و عێراقیش و حقیقەتێکیشەیە
ینی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەوانەیە زۆر کەسم قسەی منی زۆر لە دڵگران بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش بە سەراحەت بڵێم زۆر جوهدی کردووە بۆ ئەوەی لەگەڵ عێراقا ڕێک بکەون لەسەر بابەتە ئاساسی. باشە یەکێک لەو گلەیانەی کە لە فراکسیۆنە کوردستانیەکان ئەکرێ ئەوترێت 1-2 فراکسیۆن حەیدەر عەبادیش ئاماژەی پێدا داوایان کردووە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵە نەکرێت و حەیدەر عەبادی نەتیجەی قسەکانی ئەوە بوو کە ئەوان بڕیاریاندا کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵە بکەن. من باسی کۆبوونەوەی سێ سەرۆکایەتێکت بۆکەم کە من خۆم تێیدا بووم و ینی ئەو پێڵێن تۆپ میتینگی هەموو عێراقی تر سەرۆکایەتی کۆمار و حکوومەت و پەرلەمان حەیدەر عەبادی خۆی بە سەراحەت وتی هەندێک ئەحزاب هەیە نایانێ من لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە تەعامل کەم و نازانم چی بکەم. من پرسیارم لێ کرد وتم تۆ احترامی دەستوری عێراق گری؟ وتی بەڵێ و هەر لەبەر ئەوەشە وتی من لەبەر احترامی دەستوری عێراق گرم بۆیە تەعامل لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئاکەم و ینی ئێمە من ڕێیم وە ئەمە ڕێی شەخصی خۆمە تێبینیمان هەیە من بەپێی ئەو معلوماتی هێمە ئەو قەناعەتەیە و ئەو زانیاریانەی کە لە ناو کۆبوونەوەکانە دەستم کەوتووە بە پارتیشەوە بە یەکێتیشەوە بە گۆڕانیشەوە بە کۆمەڵەوە بە یەکگرتووە بە حیزبەکانی تریشەوە هەموو کەسێک لە باڵاترین ئاست قەناعەتی مطلقی هەیە کە هەرێمی کوردستان پێویستە ڕیفۆرم بکە پێویستە چاکسازی بکە پێویستە پێداچوونەوە بکە بۆی بمێنێتەوە. بەڵێ با پرسیارێک بکەین ئێستا لە زۆربەی دەوائری هەرێمی کوردستان فەرمانبەری زیاد هەیە چی کەسێک قبوڵەکە فەرمانبەرێک یا چی فەرمانبەرێک قبوڵەکە کە خۆی دەرکرێ و هاوڕێکەکەی بمێنێتەوە ئەمانە بێ حەل بکرێت چارەسەری بۆ بدۆزیتەوە ئەبێ کەرتی تایبەت لە هەرێم بژانەوە بەخۆیەوە ببینێ ئەبێ ئێمە لە هەرێمی کوردستانە کەرتی تایبەتمان زۆر دەقاتی عێراق باشتر بوو 300-400 هزار کەس لە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە ئیشێکرد لە ماوەی ڕابردووە ئەمانە نەتیجەی سیاسەتێکی هەڵە بووە منافسەی حزبی بووە دوئیدارەی مخەلەفاتی دوئیدارەیە زۆر گرنگ ئێمە دان بەم حەقەتانەیە بنین من بە سەراحەت پێ دەڵێم یعنی ئەوەی کە لە ڕێکخراوەکانەوە دوای ئەوەی کە کابینەی هاوبەش دروست کرا هەموو حزبەکان بەشدار بوون زۆرێک لە کادری هەموو حزبەکان بەبێ ئەستیسنا خرانە سەر وەزارەتەکان بەشێکیان سەحە من خۆم ژمارەیەکیان دامێ بۆی ئەلان باسم نەکرد لەبەرەوەی پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە 600-700 عایلەیە لەم سنوورە من نابمە هۆی نانبڕینی ئەمانە ئەمە پێویستی بەوەی معالەجەیەکی جەزری بکرێ نایم لە عێراقا مزایدی پێوە بکەم و بڵێم وەڵا 700 فەرمانبەر هەیە لە سەحەی سلێمانی ئەمانە هی ڕێکخراوەکانن هی حزبەکان بوون و هاتوونەتە ناوی ئەمانە ئەبێ عەدالەت هەبێ لە دەرەجەی وەزیفیان لەوەی کە موچەکانیان فعلا لە پلەیەکا بن تەجاوز نەکرابێت لەسەر حقوقی هاوڕێکانیان ئەمانە هەمووی بێ ڕێک خرێتەوە و پێویستی بە بڕیارێکی سیاسی جەریانە. کاک مەسعود من پرسیارم زۆرە داوای لێبوردنەکەم ڕەنگە زووزووی تر قسەت پێ ببڕم و پرسیار بکەم بمبورە قسەیەک لەسەرەوە هەیە ئەوتێت حکوومەتی هەرێمی کوردستان نەمڵکی پارتیە نەمڵکی یەکێتیە نە گۆڕانە نە کۆمەڵە نەیەگرتووە نە سۆشیالیستە نە زەحمەت کێشان و ئایندە و چی و ئێستا نەوەی نوێ و هاوپەیمانی مڵکی کەس نییە مڵکی بەرهەمی خوێنی ئەو شەهیدانەیە کە لە پێناویدا گیانی خۆیان بەخت کردووە و هەموو عایلەیەکی کوردستان هەموو کوردێکی شەرەفمەند حسەی هەبووە لە ئەوەی کە معاناتی هەبێت و زیانی بەربکەوێت کەواتە ئەگەر تۆ ڕەخنت لە پارتی هەبێت لە یەکێتی هەبێت نابێت داوای ڕوخانی حکوومەتی هەرێمی کوردستان بکە ئەبێت داوای بکەی فلان کەس فلان سەرۆک حکوومەت فلان جێگر فلان وەزیر بڕوات من پرسیارەکەی من بە تەحدیدی و بە دیاریکراوی ئەوەیە هەوڵەکانی حکوومەتی عێراقی یاخود با بڵێن هەوڵەکان کۆی هەوڵەکان بۆ ئەوەی قەوارەی هەرێمی کوردستان هەڵبۆشێننەوە شکستی هێنا؟ بەڵێ محاولە هەبوو محاولەکە شکستی هێنا و بە سەراحەتیش بڵێم ئێستا مجتەمەعی دەولی بە ئەمریکا و بە ئیتحادی ئەوروپی و بە هەموویەوە زۆر گرنگە بەلایەنەوە کە ئەم قەوارەی فیدرالی هەرێمی کوردستان بمێنێتەوە پارێزراو بێ و بۆیە پشتیوانێکی باشی نێودەوڵەتی هەیە ئێستا ئەوەی کە گرنگە علاقات لەگەڵ وڵاتانی ئیقلیمیش باشتر بکرێتەوە تەسەورەکەم ئەوەش بەرەو باشترە ڕوا هەنگاوی سێ هەم ئەوە بوو
من چەند مانگێک پێش ئێستا ئاماژەم پێدا کە لەگەڵ عێراقشان پەیوەندیانە باشتر بکرێ ئێستا پەیوەندیەکان لەگەڵ عێراقشە بەرەو باشترەوە. زۆر باشە. سەبارەت بەو 370 ملیارە قسە لەسەرەوە هەیە ئەمە سولفەیەکە ئەمە نازانم یەک لەسەر 12 موازنەی 2017 عێراق لە پشکی هەرێمی کوردستان ئەگەر موازنە بچێتە بواری بڵین بودجەی 2010 عێراق بچێتە بواری جێبەجێکردنەوە حسەی ماگانەی هەرێمی کوردستان چەندە ئەگەر ڕقەمەکەم پێ بڵێ ئەگەر موچە و بیمەی کۆمەڵایەتی سەرف کرێ 490 ملیار دینار 370 زیاترە بەڵام پرسیارەکە ئەوەیە من بەسەراحەت ینی بەڕێ سەرۆکوەزیرانم وتووە کە 370 کەمە ئەو 128 بیمەی کۆمەڵایەتیش پێویستە سەرف کرێ بەڵام لە کۆبوونەوەی سەرۆکایەتەکە زۆر بەڕوونی وتی من بەس موچە سەرفەکەم و موچەش ئەگەر تەماشای بکەین موچەی فەرمانبەرانی هەرێمی سەرف کردووەکو لە جەدوەلەکەیە هەیە بەڵام 10 ملیاری کەمە 10 ملیار دینار لەگەڵ ئەوەی پێشمەرگەی سەرف کردووە 12.67 بودجەی هێزەکانی پیادەی عێراقی کاتە نزیکە 36 ملیار ئەوەی سەرف کردووە ئەو دوانەی کۆ کردوێتەوە نردوێتی ئێمە لە کۆبنەوەیە کە هێشتا موازنە مسادقەی لەسەر نەکرابوو وتی من پارەی 3 موچەم لایە بۆ هەرێمی کوردستان ئەتوانم سەرفی کەم ئێستا دامناوە لەسەر حیسابی حکوومەت 3 موچە بە 370 یان بە موچەی تەواو والله مەبلەغەکەی نەوت بە تاکیدی بەڵام ینی لە خوێندنەوەی شخصی خۆمە بۆ ئەو قسانەی کە کردوێتی لەگەڵ ئێمە ئەگەر پەشیمان نەبێتەوە لێ و ئەو ئەجوا سیاسی کە هەیە لە عێراقا بەردەوامە بێ لەسەر سەرفکردنی نردنی ئەم 370 ملیار دینارە حکوومەتی عێراقی نازانێت کە بەشی موچەی بڵین موچە خۆرانی هەرێمی کوردستان ناکە بۆچی ئەم ژمارە نێدراوە شتێک با پێ بڵێم ینی ئەمە من لە هیچ کە باسم نەکردو ئەم قسەیە سەرۆکوەزیران لەو کۆبنەوەیە بەڕوونی وتی بەرپرسانی کورد هەندێک لە بەرپرسانی کورد هاتوونەتە لای من وتویانە نزیکەی 300 ملیار دینار کیفایەتە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتونەتە لای عەبادی ئەمە نەسەن و بەڕێز جەنابی سەرۆک کۆمار لەو دانیشتنیا بووە و ئێوە پرسیارتان نەکرد ئەم بەرپرسانە کێ بوون ئەم زانیاریانیان لەکوێوە بۆ دادا مهم نییە بەڵام حقیقەتێک هەیە من بەڕاستی زۆر ینی شعرم نییە شعرێک هەیە ئەڵێ هەر خۆخۆری کوردە وای کردووە کورد لە مێژووە قەت نەبووە بە هیچ و ئەم دووبەرەکیە و ئەم یعنی بۆ مجاملەکردنی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەگەر چی ئەمە قەومێکی زۆرین بەڵام داخەکەم ئەوە دەمێکە بەڵام کەسی ینی المهم ینی زۆر لەگەڵ شعراوەم نییە بەڵام بەڕاستی ئەمە ینی کەواتە بە کوردی لەلایەن خەڵکانێک لە کوردستانەوە ڕۆشنۆتە لای عەبادی وتویانە 300 ملیار کافیە ئەو حەڤەشی خستۆتە سەری بەڵام حقیقەتێک هەیە من شەرحم کرد بۆ سەرۆکوەزیران پێم وت ئێمە لە هەرێمی کوردستان نزیکەی 700,000 فەرمانبەرمان هەیە کە بەڕاستی دەوامەکەن بە تەحدید 697,000 و هەرێمی کوردستان 520,000 کەسی هەیە ئەمانە فەرمانبەر نین ئەمانە شایستەی داراییان هەیە چاودێری کۆمەڵایەتی زیندانی سیاسی شەهید ئەمانە و حقیقەتێک هەیە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان بڵێن 1,220,000 بە پێی بایۆمەتری و مەسەلەن قسە کرێ ئەمە بێ پاکرێتەوە پێداچوونەوەی پێ بکرێ من تەئیدیەواکەم و پێویستە جارێکی تر تەدقیق بکرێتەوە پێویستە 10 جاریکە تەدقیق بکرێتەوە بۆی خەرجەکانی حکوومەت کەم بکرێتەوە بۆی خەڵک ئەوانەی کە مستحقن ئەوانەی کە داوامەکەن موچەی خوان وەرگرن بەڵام ئەزانی لە عێراقا چەندێک کەس موچە وەرەگرێ موچە لەگەڵ شایستەی دارایی 7 ملیۆن کەس کە ئەکاتە نزیکەی لە 122 دانیشتوانی پرسیارم لەسەرەوە بێت ئەوە دۆسەیەکی تایبەتە بەڵام بەرلەوە ئەگەر 370 نەنێرن بەشی خۆمان لە بودجەی 2010 عێراق بنێرن ئەو کاتە هەرێمی کوردستان نەوتەکەی خۆشیە فرۆشەوی ئیزافەیەکە و بڵین موچەی لێدابینەکەیانە بێ بیدا بە عێراق و کاتە ئەمە ڕوون نییە لای خەڵکی باز بە سەراحەت پێت بڵێم جێبەجێکردنی یاسای بودجە زۆر قورسە بەنسبەت لەبینی هەرێم لەبەرەوەی هەرێمی کوردستان هەندێک التزاماتی شەریکاتی نەوتی هەیە کە عێراق ئامادەنیە بیدا
و هەرێمی کوردستان قەرزی لەسەر عێراق ئامادەنیە بیدا حەزەکەم باسی ئەوەش بکەم من بە سەراحەت معلوماتی کاملم نییە لەسەر قەرزەکانی هەرێمی کوردستان بەڵام و بڕیارە بڵاوی عێراق لەم 3 ساڵەیە 40 ملیارد دلار احتیاطی بانکی مرکزی بەکاری هێناوە بۆی موچەی فەرمانبەرانی پێ بدات. عێراق 50 ملیارد دلار قەرزی ناوخۆ و دەرەکی کردووە بۆی لە قەیرانی دارایی ڕزگاری بێ شکێرێمی کوردستان شتیا بۆ بە شێرێمی لێنەوە خۆشتامەژت پێداوە. بەڵێ یعنی عێراق لەم 3 ساڵەیە بە احتیاطی بانکی مرکزی و بە قەرزی ناوخۆ دەرەکی 90 ملیارد دلاری هێناوە بۆی موچە بە بەردەوامی بدرێ بۆ ئەوەی ئیدارەی شەڕی پێ بکە بۆی مؤسسات پێ بەڕێوە بچێ وامە هیچی بە هەرێم نەداوە ئەمە نەشکاندنی عێراقە و نەمەدەح پشتیوانیکردنی هەرێمە ئەمە باسکردنی حقایقەکانە و ئێمە دەستورمان هەیە ئێمە ئەگەر لە عێراقا کە لە دوای 2005 ئەم دەستورە دروستکراوە ڕێز لەم یەکێ لە کێشە گەورەکانی عێراق چییە؟ ڕێز لە دەستوری عێراقی نەگیراوە و بە ئینتیقائیە تەعامل لەگەڵ دەستوری عێراقیراوە مثلا مەجلیسی اتحاد دروست نەکراوە مەجلیسی خدمەت دروست نەکراوە تەوازن و تەوافقی مکونات لە مؤسساتی دەولەیە نەکراوە بەنسبەت کوردەوە مادەی 140 کە مادەیەکی دەستوریە جێبەجێ نەکراوە عدالت لە تەوزیعکردنی واریدات و ئەوانەیە بە پێی پێویستیەکان نەکراوە کە تۆ دێی هەموو ئەمانە لێ کە دێتەوە سێرکە کێشەی شیعە و کورد هەیە کێشەی شیعە و سوننە هەیە کێشەی داعش هەیە کێشەی دروست حتا لە عێراقا تا ئێستا هێز عسکەرەکانی عێراق کە مجتەمەعی دەولی زۆر تێبینیان هەیە لەسەر دروستبوونی حەشدی شعبی ئەمە بەشێکە لە کێشە ئێستا بۆتە بەشێک لە کێشە لە بەرەوەی تأثیر و ڕۆڵی وڵاتێکی ئیقلیمی لەسەر عێراق زۆرتر بووە هەیمنەی زۆرتر بووە و مجتەمەعی دەولی ئەمانەی پێ قبوڵ کاک کەواتە مادام پێت وایە جێبەجێکردنی بڵین یاسای بودجە 2018 لە نێوان هەرێمی کوردستان و عێراق سەختە لە ئێستاە کەواتە 370 بەردەوامە بێت و ئەو ڕێژەم بڵین پاشەکەوتەی کەم کراوەتەوە بەو کەمیەی تر بە 30 ڕۆژارێ درێ بە هاوڵات بەڵێ من ئاماژەم پێگرەوە 3 جار پرسیارم لە بەڕێ سەرۆکوەزیران کردووە وتی من نامەوێ موچە سەرف کەم تاوەکو تەکید نەبم و تەطمینە کاکەزانی کاک یادگار ئێمە ئەوە نەچوینە و تومانە وڵاتەکەمان پڕە لە فەساد هەرچی بوو فەرمانبەری هەمووی درۆیە فەرمانبەرمان هەر نییە بەو ژمارەیە و ئەمە ئەسڵ ئەساسی نییە ڕاست نییە یعنی وێنەیەکی وامان دروست کردووە بەرامبەر توێتی لەوانەیە 150,000 فەرمانبەریان هەبێ ئەمانە داوای 600,000 فەرمانبەرم لێکەن بۆیە ئەو تەدقیقانە کە کرا وەکو دڵنیابوونێک بوو ئایا ئەو ژمارانەی کە هەیە و ئەو ناوانەی کە هەیە فعلا حقیقەکان مشتێک بوو لە خەروارێک و ئێستا دەرکەوت کە چێ و چینی بەڵێ و جارێکی تر تەکی دەکەمەوە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەی سێ سەرۆکایەتەکەوتی من ئەگەر موچەی فەرمانبەرانی هەرێم سەرفەکەم کە دەستم کرد بە سەرفکردن ناوەستم لەسەر سەرف ئەمە هەواڵێکی دڵخۆشکرە بە وڵاتیان هەرێمی کوردستان هەرچەندە ئەوترێت موچە سەدەقە نییە بە وڵاتیان بەڵکو مافێکی دەستوریە بەڵام تا ئێستا نەکراوە لەم ئەزمەیە قسە لەسەر بندیوارەکانی عێراق ینی قسە لەسەرەوەی 800 بۆ 900,000 بندیوار لە عێراقەیە و ساڵانە 10 تریلیۆن دینار لە خەزیێنەی گشتی عێراق بۆ بندیوارەکانی عێراق چێت بەبێ هەرێمی کوردستان بە کورتی و پوختی ئاماژەم بۆ لە دوای ڕوخانی سەدام نزیکەی 900,000 بۆ ملیۆنێک فەرمانبەر هەبوو لە عێراق و طبعا ئەو کاتەی تر مەرحەلەیەکی انتقالی بۆ تا نووسینەوەی دەستور لە دوای نووسینەوەی دەستور لە 2005 تا 2015 ساڵانە نزیکەی 100,000 کەس دامەزراوە طبعا ئەمە ڕقمێکی زۆر خەیالیە ساڵی 100,000 کەس دامەزرێنی لە 2005 بۆ 2015 1 ملیۆن کەسی تر دامەزراوە بێ پلان بێ ئەوەی ڕوویایەکی اقتصادی هەبێ بێ ئەوەی بزانرێ لە ئەنجامە ئەبێتە بارگرانیەکی زۆر گەورە و زەبەلاح بۆ بجێ عێراق چەند موچەخۆری هەیە ئێستا عێراق ئەمە ئێستا لە قانونی موازنە 2 ملیۆن و 800,000 900,000 موچە ئەدرێ ئەمە 2 ملیۆن بە حساب 682,000 بۆ هەرێم تەسجیل کراوە 2 ملیۆن و 680 طبعا لە موازنەیە 2 ملیۆن و 900 ئەدرێ ئەمە هەر لێرە 200 بۆ 300,000 بندیوار دەرەکەوێ و لە عێراقیشە 600,000 کەسی تر بە ناوی
فەرمانبەرانی ئەو کۆمپانیا و ئەو کارگانەی کە ئێستا لە پەکەوتون و هەمووی بخۆیان لە ماڵەوە دانیشتون و ئەخۆنەوە خەون نزیکەی 900,000 کەس لە عێراقا موچە وەرەگرێ کاتە ڕێژەی لە 123 فەرمانبەرانی هەموو عێراق. ئەمە ئەگەرەک و لە کۆی بودجەی تەرخانکراو بۆ موچە کە 45 تریلیۆنە ساڵانە نزیکەی 10 تریلیۆن ساڵانە لە بودجەی عێراقی سەرفەکرێ و ئەڕوا ژماری بندیوارەکانی عێراق. ئەمە ئەگەر ئەمە دیراسەیە هەر قسە نییە، ئەمە معلوماتە و هەر لەسەر ئەمە ساسەشە. سندوقی دراوی نەودەوڵەتی لە مانگی 2017 تأکیدی لە عێراق کردەوە کە بە تەسەوراتی ئەوان و بە تەقدیری ئەوان و بەپێی بەیاناتی ئەوان نزیکەی 7 تریلیۆن دینار لەکەیەوە هاوڕێیان ئەرک نەبێ هاوڕێیانی سلێمانی و هەولێر دوو خولەک زیاترم بنێ چکە پرسیاری خەڵکماوە ئەبێ لە کاک مەسعودی بکەم. لە 2015ەوە ڕاگیراوە لە عێراق. باشە سەبارەت بە ئاماژەیەک بە شایستەدارایەکانی جوتیاران بکە، یان یەکێ لە کۆمنتەکان لە فەیسبوک ئاماژە بەوە داڵێت تۆ زۆر کارت بۆ کردووە، بە کورتی و پوختی چیتان کردووە و کەی وەریەگرن؟ وڵای من کارم کردووە واجبم بووە و فعلەن زۆربەی زانیاریەکان لای من هەیە و هەموو هاوڕەکانی تریشم هەرکەس لە ئاستی خۆی جوهدی کردووە، بەڵام ممکنە من زیاتر بایەخم پەیدا بێ و زیاتر چوو بێت مناو تەفسیلەکان و لەگەڵ بەڕێ سەرۆکوەزیرانی شارە کۆبنەوەی سەرۆکایەتیەکە تقریبا نیو ساعت یعنی بڕات هەبێ وابزانم 10 جار هەستم چوومە لای لە ناو تەلەفۆنەکەما بەیاناتەکانم پیشانەدا. ئەو هەر موسڵ بوو لەسەرەوەی کە هەرێمی کوردستان زیادی تەسیم کردووە و ئابێ لێیان ببڕێ. من لە کۆبنەوەی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێز دکتۆر علی سندی و لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان تقریبا هەمومان ئەو ڕێمان هەبوو ئەو پارەی لە عێراقەوە کە دیێ و کەم کراوەتەوە وەری نەگرن بیگەڕێنەوە تا دوای انتخابات لەبەرەوەی پارەکە ئەسڵەن لەسەر حیسابی وەزارەتی بازرگانی عێراقا تەسەوڕەکەم دوای انتخابات بتوانرێ هەمووی سەرفکرێ بە بێکەمکردنەوە. بەڵێ مەبەستمە ڕادوەرگرم لەسەر ڕۆژنامە نووسێک ئەڵێ سەبارەت بە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان بێگومان هیچ قسەیەکمان لەسەر ئەو کەسانە نییە کە مافی خۆیانە خۆپیشاندەری ڕاستەقینن داوای مافی خۆیانەکەن. ئاماژە بەوە دەمە بەسمە ڕای جەنابەت بزانم لەسەر بە سیاسیکردنی خۆپیشاندانەکان. ڕۆژنامە نووسێک لە فەیسبوک نووسێتی خەڵک خۆڕسکانە دەجوڵێن ئەوان مەبەستی ئەمە کاندیدە و هەندێک لایەنی سیاسی ئەوان بەرهەمی کۆشتەکانیان دەدزن و بە سێڵفیگرتن و لایڤی پەیجی فەیسبوک و بردننی وەفد بۆ ناویان بە سیاسی ئەکەن و بەلاڕێیدا ئەبن. پێت وایە چی بکرێ بۆ ئەوەی داواکاری ڕەوای تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەلاڕێدا نەبرێت و بگاتە شوێنی خۆی؟ من ئێستا و ینی لە ڕووی ئابووری جەناب پرسیارەکە سیاسی وەڵام من پێم خۆشە لە ڕووی ئابووریەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان قسە بکەم و ئەمڕۆ چەندین تەلەفۆنم کردووە بۆ سنووری سلێمانی، گەرمیان، هەولێر، دهۆک. بەزانی ئەگەر لە 180 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێستا کە سەرف کرێ و بڕیار دراوە سەرف کرێ، مهندسێک کە ملیۆنێک و یا مامۆستایەکی زانکۆ کە ملیۆنێک و نیوی هەبووە و کەم کراوەتەوە بۆ 500,000 ئێستا دوای ئەم چاکردنە ملیۆنێک و 150,000 وەرەگرێ. ئەمە هەم بژانەوەی بۆ ژیان و گوزەرانی خۆی ئەمە منەت نییە، بەڵام ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بە هەموویەوە بە بەرپرسەکانیشەوە بوونەتە قوربانی سیاسەتی ساڵانی ڕابردوو کە هەمووی بەرپرسەکان. بەس بەم جملێتەوە بکەم لە 180 کە سەرفەکرێ خەڵک ژیانی بژانەوەیەک بەخۆیەوە بینێ و ئابووری هەرێم بژانەوەیەک بەخۆی بینێ بازارەکان. ئەوەی کە گرنگە فەرمانبەرانی هەرێم کە سوکاری شەهید خانەنشینی ڕۆڵی زۆر گەوریان هەبوو لەم 3 ساڵەیە لە سەقامگیری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لە بەرگەگرتن و گرنگە ئەم سەقامگیریە کۆمەڵایەتی نەت تێک نەدەین و نەهێڵین وڵاتانی دراوسێ خەڵکی تر دەستی وەردن لە هەرێمی کوردستان و محاولە بکەین هەموومان بە وەزعەکە چاکە. بەدەست چرکە پەیامت چییە بۆ پەرلەمان و پەرلەمانتارانی هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆژە یاسای بودجە کە گەڕێنراوەتەوە ناو پەرلەمان؟ دەست چرکە داوای لێبوردن نەکەم. من ئومێدەوارم پەرلەمانی کوردستان ئێستا زام عوتڵیان هەیە دانیشتنێکی ئیستثنایی بکەن پرۆژە یاسای چاکسازی خانەنشینی هەرێم بەبێ دەستکاری دەنگی لەسەر بدەن و مسادقەی تەشریعی بکەن لەبەرەوەی مانگانە 100 ملیار خەرجەکانی حکومەت کەمەکە واکە پاشەکەوت نەمێنێ. کاک مەسعود حەیدەر پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق و ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق، سوپاس بۆ زانیاریەکانت، سوپاس بۆ کاتی بەیەمەند بەخشی ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئامانەتی خوادا بن. کاتێکی